سڵاتان لە ببینەران و بیسەرانی کوردستان 24 بەیانیتان باش لە بەیانی 24ەوە لەگەڵتانین بڕگە و بابەتی هونەری ئەدەبی و تەندروستی و هەروە هەمەڕەنگ و هەموو بابەتانەی کە پێویستەکە لە ڕۆژێکدا زانیاریان لێوەرگرین ئێمە بۆیەوەمان ئامادە کردووە. بەیادکردنەوەی هونەرمەندی ناوداری کۆچکردو و تایر تۆفیق دەست پێکەین کە 34 ساڵ تێپەڕێ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گەل تاهیر تۆفیق و لە کۆیە ئەم ڕۆژە بە ڕۆژی هونەر ناسراوە. هەر بۆیە ساڵانش لە ساڵ ڕۆژەکەیدا لە کۆیە چالاکی هونەری و گۆرانی بەڕێواشێ. ئەم ساڵیش تیپی باوەجی کۆیە چەندین چالاکی لە ساڵ ڕۆژی هونەرمەندی کۆچکردو خاڵا تاهیر بەڕێوە برد و تاهیر تۆفیقیش بە باسیەوە بکەم کە یاخود بڵێن کورتێک لە بایۆگرافیای تاهیر تۆفیقتان بۆ باسکەین کە ساڵی 1922 لە کۆیە لە دایک بووە و یەکێکە لە هونەرمەندە نیشتیمان پەروەر و ناسراوەکانی کورد دوای چەندان دەیە هێشتا مەقام و گۆرانیەکانی گوێگر و هەوادارێکی زۆریشیان هەیە. بێگومان بەشێک لە گوێگرەکانی شێرەوانن کە پێیانەوترێت جیلی ئاڵتونی، هەرچەندە یادکردنەوەی ئەم یاخود بڵین ئەم هونەرمەندانە لە ساڵ ڕۆژەکەیدا بە یاخود تایبەتکردنی ڕۆژێک بێ بۆ ئەوەیە کە جیلی نوێش پێی ئاشنا بێت و بزانن کە هونەری کوردی چ ڕەنگدانەوەیەکی هەیە لە دەنگ و گۆرانی و هونەری ئەواندا. با بەیەکەوە بینەر بین. هەرچی عیشقی لە دڵێ دوای زیاتر لە نیو سەدا هێشتا هەی لە گورێ و شلێرە و کرازدەردەی تاهیر تۆفیق هەواداری زۆریان هەیە و خەڵکی بە جۆش دێنن. هونەرێک تێکەڵ لە خۆشەویستی و عەشقی نەتەوە و نیشتیمان پەروەری هەڵقڵاوی ناوچینی چەوساوە و داکۆچیکاری دۆزی گەلەکەی. بۆیشە تاهیر تۆفیق نازناوی هونەرمەندی گەلی لێنراوە و تا ئەمڕۆ لە هەموو چین و توێژەکان خەڵکی گوێی لێدەگرن و دڵیان بە بیستنی ئاواز و گۆرانیەکانی دادەخورپێ. خاڵە تاهیر لە ناخی میلەتێکی هەژاری چەوساوەی کە هەموو لە خۆشی و ناخۆشیەکان خاڵە تاهیر لەگەڵیان ژیاوە هەڵقوڵیوە. ئەو تایبەتمەندی لە چڕینی گۆرانیەکانی و سرودەکانی کە خاڵە تاهیر کوتێتی شتێکی تایبەتە، شتێکە کە لەگەڵ گۆرانی بێژەکانی دیکەی ئەو سەردەمە و دوای خۆشی تایبەتمەندێکی خۆی هەیە کە هەر بە نەمری دەمێنێتەوە. بیستی ئۆکتۆبەری هەموو ساڵێ بە ساڵ ڕۆژی هونەر لە کۆیە ناسراوە. ئەو ڕۆژە ساڵ ڕۆژی هونەرمەند تاهیر تۆفیقە کە ناسراوە بە هونەرمەندی گەل. دوای دەیان ساڵ هێشتا گۆرانیەکانی تاهیر تۆفیق گوێگری زۆریان هەیە. خاڵە تاهیر کاریگەریەکەی لەبەر دوو هۆیان بوو. هۆی یەکەمی گۆرانیەکانی خۆش و دەنگەکی خۆشیە بوو. هۆیەکەی دووەمی موقیفەکی جوانی هەبوو لە سەردەمی خۆی کە سەردەمی ڕژێم داوایان لێکرا لە هەموو گۆرانی بێژەکان کەرا کە گۆرانێک بەسەر قادسی سەدام و بەسەر شەڕی عێراق و ئێراندا هەبێ. بەرام تاهیر تۆفیق ئامادە نەبوو بە گۆرانیش بەشداری بکارە وەزعی، یعنی موقیفەکەی جوان و زیاتر خەڵکی کوردیش ئەو دەمای ئەو موقیفانیان خۆش دەویست، ئەو خەڵکانە محبوب دەبوون، خۆشەویست دەبوون. لێ هۆی خۆشەویست بوونی خاڵە تاهیر سەبەبەکەی زیاتر موقیفەکی جوان و کوردایەتی هەبوو، زیاتر ئەو شعرە خۆش و بەناوبانگانەی هەردەبژار کە باسی کوردایەتی و باسی بەڕاستی ئەو شتی خۆش و گۆرانی شعری زۆر بەتام و خۆشی هەردەبژار. تاهیر تۆفیق ساڵی 1922 لە کۆیە لەدایک بووە. لە مەقام و گۆرانیەکانی هەستی نیشتیمان پەروەری و نەتەوەیی بەڕوونی ڕەنجی داوەتەوە. لە تەمەنی 75 ساڵی و
لە 20 ئۆکتۆبری ساڵی 1970 کۆچی دوایی کردووە و لە زێری خۆی هەر لە کۆیە نێژراوە. ئارەسەمی کوردستان 24 کۆیە. لە پایتەختی ڕۆشنبیری لە پارێزگای سلێمانی هیچ چالاکیە هوەریەک ناوەستێ، بەڵام بێگومان بە گرتنەبەری ڕێکاری تەندروستی هەمویان بەردەوامن ئەو چالاکیانە. ئێستاش شانۆگەری خوای کوشتار نوێترین نمایشی هوەری گروپی شانۆی تاچە کە 4 ئەکتەڕۆڵ لە شانۆگەریەکەی ئابینن و هونەرمەند زەریا سامی کاری دەرهێنانی بۆ کردووە بە لە زاری زەریا و هاوکارانیەوە ببینین بزانین شانۆگەریەکە کێن و سیوێتی وەکی بەردەوامە دەست پێکات. بەرهەمی زیاتر لە 5 مانگ پرۆڤەی ئەم شانۆکارانەیە. لە دوای تێپەڕاندنی ئەو ئەستەنگیانەی هاتۆتە بەردەمیان، ئەمڕۆ شانۆکەیان ئامادەی نمایشە. ئامادەبوونی بینەرێکی زۆریش بۆ ئەم شانۆیە دەرخەری تامەزرۆی هاوڵاتیانە بۆ کاری هونەری. ئەم شانۆگەریە باز لە کێشەی کۆمەڵایەتی کات وی نێوان دوو خێزانە و سەرەتا بە شێوەیەکی زۆر شارستانیانە پێشوازی لەم خێزانە ئاکرێت با بڵێن لە کەسایەتەکەی با بڵێن ئەو کەسایەتی کە من ڕۆڵەکەی بینم. هەمیشە شانۆ زەڕورەتی یعنی زەڕورەتی هەیە، گرنگی هەیە کە لە هەر سەردەمێکا بێت نمایش بکرێت و پێشکەش بکرێت. بەڵام بەداخەوە ئێمە کۆمەڵێک کەسین کە بە جددی ئیشەکەین و کارەکەین، هەمیشە ڕوبەڕووی کۆمەڵێک پرسیاری زۆر ناخۆشە بینەوانێ، ڕوبەڕووی کۆمەڵێک ڕووداوە بینەوە، یعنی ئایا بە جددی ئەوەی کە ئێمە ئەیکەین دروستە؟ ئێمە لە شوێنە ڕاستەکەی ئێمە ئەم بیرکردنەوەی ئێمە ڕاستە کە بە دڵسۆزی و بۆ پەڕی پەرۆشتیەوە ئێمە خەریکی شانۆین. خۆی پێوتین ئێمە بۆمان ڕوونکردەوە بە شاردنەوەی ناوی تەواوبارەکە بیست قازان خێرا بڕۆکەن داخێکی بۆ بێنە زۆر باشە. ئێستا چم شروع یەکێک لەو کێشانەی دێتە بەردەم شانۆکاران نەبوونی دەقی کوردیە کە زۆر جار ناوەڕۆکی دەقەکان لەگەڵ ڕووداوەکانی کوردستان یەک ناگرێتەوە. ئەمەش ئاستەنگی بۆ شانۆکاران دروست کردووە. دەقی شانۆیی خوای کوشتار لەگەڵ ئەوەی لە دەقێکی فەڕەنسیەوە وەرگیراوە، بەڵام دەرهێنەری شانۆیەکە توانیوێتی بەشێک لە ڕووداوەکانی کوردستان ئاوێتەی دەقی شانۆیەکەی بکات. چەند شتێکی بچکۆلانە لەلایەن ئێمەوە توانیمانە ئەو پەیوەندی تونند و تۆڵا و پەیوەندیە بەهێزە لە نێوان خۆمان و با بڵێن بینەرا دروست بکەین و خودی نووسەرەکەش بە زمانێک و کۆمەڵێک کێشەی خۆڵقاندووە لە ناو دەقەکەی خۆیان. ئەو کێشانە کێشەی هەموو مرۆڤێکە، کێشەی مرۆڤی هەموو وڵاتێکە. بۆیە یعنی زۆر گرنگە لەلایەن دەرهێنەرانەوە چۆن دەست بەرێ بۆ ئەو دەقانە کە دەقی جیهانین. ناوەندی شانۆی تاف لەلایەن چەند شانۆکارێکی شاری سلێمانی دروستکراوە. توانیویشانە لە چوارچێوەی کارەکانیاندا چەندی نمایش پێشکەش بکەن. ئامانجی گروپەکەش بەرەو پێشبردننی شانۆیە لە کوردستان تاوەکو بتواندرێت لە ڕێگای کارە هونەریەکانەوە گەرم و گوڕی بگەڕێتەوە بۆ هۆڵەکانی شانۆ. دایلەکەمان کوردستان 24 سلێمانی. ئێمە کەسانی سادەین، پێمان وایە کە کلتور کاریگەرێکی باشمان لەسەردانە. تۆرتە چێکی میوەیە یا شیرین 2 ساعت لە وەقفە بیری یەکەمەوە ئەمە کامیانە. هەرچەندێک بمانەوە نەمانوێت کاتی هەواڵ لە بیستین کە لە کۆنفرانسێکی جیهانیە یاخود لە وڵاتێکی جەرەوە تاکە گەنجێک کەسێکە بێتە نوێنەری کوردایەتی ئەگەر بڵین ئەوە کەسمان نییە بێما بە پێمان ناخۆش بێت و بێگومان بە پێچوانەوە زۆر دڵخۆشمانەکە. گەنجێک بە ئاڵای کوردستان لە تورکیا بەشداری کۆنفرانسێکی جیهانیەکات. ئەحمەد سیروان وەک باڵیۆزی ئاشتی نوێنەرایەتی هەرێمی کوردستانی کرد لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی تورکیا بە ناونیشانی لووتکەی ئاشتی جیهان
کە بەشداری 150 گەنجی وڵاتی جیهان بەڕێوەچوو کە لەلایەن ڕێکخراوی گلۆبال پیس چاین سازکرا بوو. کۆنفرانسەکە لە پێناو پتەوکردنی گیانی لێبوردەیی، خۆشەویستی و گرنگیدان بوو بە ئاشتی و پێکەوەژیان. ئەحمەد سیروان بە جلوبەرگی ڕەسەنی کوردی و بە ئاڵای پیرۆزی کوردستان بەشداری کۆنفرانسەکەی کرد و لە وتارێکیشدا باسی سەقامگیری و ئاشتی پێکەوەژیانی لەنێو قوارەی هەرێمی کوردستان و وەڕۆڵی پێشمەرگەش لە ڕوبەڕووبوونەوەی تیرورستانی داعش کرد کە بە خوێنی پێشمەرگە قارمانەکان بەرگری لە سەرجەم فرەنەتەوە ئاینە جیاوازەکانیان کردووە. لە پێناو ئاشتی و پێکەوەژیانیشدا هەروەها ئەحمەد سیروان وەک خۆیڵێ توانیوێتی سەرنجی ئەو گەنجانە ڕابکێشێ تاوەکو سەردانی هەرێمی کوردستانیش بکەن. جا هەرەمەندە بەز نییە ئێمە ئێستا میوانداری ئەحمەد سیروانمان کردووە کە وەک باڵێۆزی ئاشتی بەشداری کۆنفرانسی لووتکەی ئاشتی گیانی لە ئێستانبول کردووە. بەیانیت باش کاک ئەحمەد ڕۆژێکی باش و بەخێر هاتی. زۆر سپاس بەیانی بەڕێستان و سەرجەم و بینەرە ئازیزانەی کە ئێستاکانە بینەریەم پرۆگرامە جوانە. زۆر سپاس دووبارە بەخێر بکرد دیسان بە جلی کوردیەوە هاتووی بە هەمان جلەوە چوویتە کۆنفرانسەکەش. بەڵێ بە دڵنیایی و بە شانازیەوە. سەرکەوتوبی کاک ئەحمەد سەرەتا لە سەرەتاوە دەست پێ بکەین چۆن بەشداری ئەو کۆنفرانسەتان کرد. بە ناوی خی گەورە و میهرەبان دیارە بەندە لە چوارچێوە و درێژە پێدان بە کار و چالاکیەکانم بە پێویستم زانی کە بۆ ئەم ساڵ بەشداری لە لووتکەی ئاشتی جیهانی بکەم کە لە وڵاتی تورکیا سازکرا. دیارە بەشداریکردنی بەندە لە چوارچەوەی پێش بڕکەیەک بوو کە خۆشبەختانە توانیم 2873 دەنگ بەدەست بهێنم کە لە تەواوی هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی لە دەرەوەی وڵات خەڵکانێک هەبوون دەنگیان پێمدا. پرۆژەکەم لە چوارچێوەی ئاشتی پێکەوەژیان بوو لە بواری هونەریدا. دیارە کۆمەڵێک ئامانجی من هەبوو بۆ بەشداریکردنم کە دواتر ئاماژی پێدا. زۆر باشە دواتر باسی ئامانجەکانەکەین بەڵام لە چ باگراوندێکەوە ئەو 2000 و زیاترەی کە باسی یەکەیت دەنگیان بە تۆدا چ چالاکیەکتان کرد پێشتر پێویستی بەچی بووە گەر پێمان بڵێ. بەڵێ سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان دیارە ئەوان کۆمەڵێک پرەنسیبیان دانابوو کە دەبێت وەکو گەنجێک کاری خۆبەخشیت کردبێ هەروەها خاوەنی کۆمەڵێک پرۆژەی خێرخوازی و گەنجانە و پەروەردەیی ببێتن. خۆشبەختانە لە ماوەی ساڵانی ڕابردوو توانیمانە لەگەڵ کۆمەڵێک گەنجی نێو هەرێمی کوردستان کۆمەڵێک پرۆژەی ئەرێنی ئەنجام بدەین و بتوانین ئەگەر خزمەتێکی بچووکیش بێ خزمەتی هەرێمی کوردستانمان کرده بێتن. بۆیە ئەمانە وای کرد کە ببنە سیڤیەک و پاڵنەرێک بۆ ئەوەی کە ئێمە داخلی ناو ئەو پرۆسەیە بین. زۆر باشە. جەبا ئێمەش داخلی پرۆسەکە بین. لەوێ چیتان کرد؟ گرنگی بەشداری ئێوە چی بوو لە ناو کۆنفرانسەکە؟ بەڵێ دیارە بەشداریکردنی هەر باڵیۆزێک کە بەشداری لەو لووتکە نێو دەوڵەتیانە دەکاتن ئامانجومە بەست ناساندنی نەتەوەکەیەتی وڵاتەکەیەتی بە شانازیەوە ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی مێژوویەکی دێرین و پڕسەروەرین. دیارە بەندەش لە چوارچێوەی ناساندنی درێژە پێدان بە ناساندنی قوارەی هەرێمی کوردستان هەروەها میلەتی کورد لەویانە نوێنەرایەتی هەرێمی کوردستانمان کرد بەگشتی و شاری کەرکووکی دڵی کوردستان بە تایبەتی ئەوەی ئێمەی لایەنە کۆکردەوە کۆمەڵێک گەنج بوو کە بە ڕوحیەتێکی مرۆڤ دۆستانە وەکو کۆترێکی ئاشتی لەویانە وجودیان هەبوو کە هەموو خەم و هەوڵێکیان لە چوارچێوەی ئەوە بوو کە بتوانن ئاشتی و سەقامگیری لە وڵاتەکانیان بەرقەرار بکەن و هەوڵی زیاتر بدەن بۆ ئەوەی کە فرەنەتەوەکان بە ئاشتی بژێن. باشە بەس خۆ یا چەند گەنجی کەشتە لەگەڵا بوو؟ بەڵێ من بە فەرمی وەکو پێشبڕکێکەرێک لایەنە بووم بەڵام بە شانازی و لێرەشەوە سڵاو ڕێزم هەیە بە خوشکی بە ڕێزم شنیاخان کە ئەویش وەکو کچێکی بوێری کورد لەویانە هاوشان لەگەڵ منە توانی ئامادە بێتن. نمونەتان زۆر بێ ساڵێکی دیکە لە هەرێمی کوردستان و کۆنفرانسە بکرێ و بەشداری زیاتریش بێ. باشە کاک ئەحمەد ئەو گەنجانەی دیکە کە لەوێ بوون پێشڕووی باسیەوە بکەم بەچی وات لێکردن سەرسام بن بەڵام سەرسامی کامیان بووی ئایا چه وڵاتێک هەبوو ئیشەڵا نوخشە بێ لە هەرێمی کوردستان ژەڵین وڵات وەکو کوردستان کە
بۆ نمونە خاوەنی ئەو سەروەریە گەورەیە بێ کە هەمیشە شانازی پێوەکەین پێوترێ پێکەوە ژیان فرەنەتەوەی چ شوێنێکی دیکە هەبوو هاوشێوەی کوردستان گەر مجاملە نەکەین دوور نەکەوینەوە لە هەندێک مجاملات خۆشببختانە ئەوەی کە وای کرد لە ناو 150 وڵات کە فۆکسی زیاتر بکەنە سەر هەرێمی کوردستان ئێمە شەوانە لە دوای تەواوبوونی کۆنفرانسەکەدا دەنیشتین دیالۆگمان ئەنجام دەدا کاتێک کە بەندە بە سەربەرزانەوە باسم لە قوارەی هەرێمی کوردستان دەکرد هەروەها باسم لە ڕۆڵی پێشمەرگە قارەمانەکان دەکرد کە بە خوێنی خۆیان توانیان سەرجەم فرەنەتەوە و ئاینە جیاوازەکانی و هەرێمی کوردستان بپارێزن و باسم لە مێژووی کورد دەکرد کە بە چ شێوازێک سەرڕای ئەوەی کە مافمان خوراوە ویست هەبووە وڵاتمان داگیر بکرێتن بە نمونە کەرکووکم بۆیان دەهێنایە و بەڵام دەموت سەرڕای ئەوە منۆک و گەنجێک و باڵۆزێکی ئاشتی لە هەرێمی کوردستان هاتوومە ئەمانوێت لاپەڕەیەکی نوێ هەڵ بدەینەوە لەگەڵ سەرجەم وڵاتە دراوسەکان تەنات لەگەڵ دژمنەکانیشمان ئێمە میلەتێکی ئاشتی خوازین ئەمانە و کۆمەڵێک سروشتی جوانی هەرێمی کوردستانم پێیان پیشانەدا زۆر پێیان دڵخۆش دەبن و زۆر شت هەیە کە کەمێکی دیکە باسی لێەوە دەکەم کە وای کرد ئەو گەنجانە تەنانەت بە پەرۆشەوە دەیانوت کەی تۆ لووتکەیەک لە کوردستان دروست دەکەیتن تاکو ئێمە بین لەویانە سروشتە جوانەکەی هەرێمی کوردستان ببینین و بە ناویە گەشتێک بکەین بۆ هیواین باشە کاک ئەحمەد هیچ گرفتێک هەبوو لەوێ بەتایبەتەوەی کە لە وڵاتی تورکیا کۆنفرانسێکی لەو شێوەیە ئەنجامەدرێ گرفتێک هەبوو بۆ ئێوە لەوێ هیچ کێشەیەکتان هەبوو هەروەکو لە سەرەتای ئاماژەم پێکرد ئێمە لەویانە ڕۆشینە کۆترێکی ئاشتی بووینە هیچ ڕێگریەک بەرامبەرمان نەکراوە بەڵام سەرڕای ئەوەش گەربێت و هەر ئاڵنگاریەک ڕوبەڕوومان ببوایەتەوە ئێمە بێدەنگ نابووین لەبەرەوەی قوارەی هەرێمی کوردستان و ئاڵای پیرۆزی کوردستان بە پێی دەستور بڕیاری لەسەر درا و شتێکی فەرمیە کەس ناتوانێت ڕێگری لێ بکە باشە بە پێوەی کە دڵخۆشێکی زۆر پێێتەوە دیارە حتممەەوە کاتەش هەر وای کردووە کە ئێوە هێشتا گەشت بین بن چی خۆش و ناخۆش ڕوویە لێ چی بووە هۆیەوەی کە هەوڵ بیت تەشجیع بیت بۆی کە ساڵێک تر لە کوردستان بکرێ خۆت چەندین گەنجی کەش هەان بدەی بۆ بەشداریکردنیان لەو کۆنفرانسان هەموو کوردێکی کوردپەروەر بە تایبەتی لە هەرێمی کوردستان خەونی ئەوەیە هەرێمەکەی ببێتە وڵاتێک میلەتەکەی بگات بەو ئامانجەی کە هەیەی کە باو باپیرانمان خەباتیان تێ کردووە دانانی ئاڵای کوردستان لە ڕێزبەندی ئاڵای وڵاتانی دیکە تەنانەت زۆر شوێن هەبوویان دەزانی وڵاتین دەوڵەتین بەڵام هیچمان لە دەوڵەتیش کەم نییە خۆشبەختانە ئەمانە هەمووی وای کرد کە من بە گوڕوتینەوە پڕوزەوە بەشداری تیا بکەم بۆیە شاناز بووم بەوەی بەختەوەر بووم زۆر کە دەمبینی هاوشان لەگەڵ ئەو گەنجانە بە ئاڵای هەرێمەکەم بەشداریم تیا کردووە باشە کاک ئەحمەد ئێستا زانین گەنجێکی زۆریش هەیە بێهیوایە ناومێدە وە چەند ڕۆژێکیشە ئەوەی پرسی گەرمی جیهانە بۆ نمونە کۆچی کۆچبەرانە و بەشێکی زۆریشی کورد و گەنجیشن تۆ چیت هەیە بۆیان لێرەوە چیان پێڵێ ئایا شتێک هەیە لە تۆیە کەوان نەتوانن بیکەن نا ئێمە هەمومان بە تایبەت گەنجنی و هەرێمی کوردستان پڕوزان کەسانێکی بوێرن دڵسۆزن ئەوە نامەوێتن بە تەعاسوبەوە قسە بکەم بەڵام ئەگەڕێنمەوە بۆ پلانجێڕی کۆمەڵێک کەس و ناحەز و لایەنی دیکە کە ویستی ئەویان هەیە ئەو گەنجانە کۆچ بکەن بە پلانی شەوشتا جەبەجەکراوە بەڵام من لە شاشە جوانەکەی کوردستان بسوارەوە داواکارم لە سەرجەم ئەو گەنجانی نێو هەرێمی کوردستان ئێوە داینەمۆی کۆمەڵگان بمێننەوە لە وڵاتەکانتان و خزمەت بکەن و بەش بە حاڵی خۆم پرۆژەیەکم هەیە کرد گەربێت و ڕێزدار کاک مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتم بێتن بۆ پرۆژەیە ئێمە دەتوانین ساڵانە پرۆژەیەکی جیاواز بە ئەنجام بگەینین لە هەرێمی کوردستان کەوا بکاتن ئەو گەنجانی ئێرە بێ ئومێد نەبن و بتوانن بێن خزمەتی زیاتر بکەن و برە و بەتوانەکانیان بدەن بەڵێ باشە کاک ئەحمەد ئەگەر پەیامی خۆت بڵێ لەسەر کۆنفرانسەکە و ئەو ئامانجەی هەتان بوو دەرەنجامەکەی گەیشت سپاس بۆ خی گەورە من لەویانە وتارێکی دەخولەکیم پێشکەش کرد کە باسم لە قوارەی هەرێمی کوردستان کرد کە باسم لەوە کرد کە میلەتێکین هەمیشە دەست پێشخەر بووینە بۆ ئاشتی پێکەوە ژیان
ئەوەی لەسەر ئێمەی گەنج بوو لەویانە پامەکەمان لە پێش نوێنەری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش پێشکەش کرد و تابلۆی ئاشتی پێکەوە ژیان لە شاری کەرکووک پێشکەش کرد. ویستی ئێمە پەڕەیەکی نوێ لەگەڵ هەمووان وەکو لە ڕابردوو پێشکەمێک لەمەوە پێش باسم کرد. دووبارەشی ئەەکەمەوە پرۆژەی زۆر زۆر جیاوازمان هەیە کە وا دەکاتن لە ڕێگای ڕۆڵ و پێگەی گەنجەوە بتوانین داکۆکی کاری مافەکانی گەنج بکەین و بتوانین ساڵانە لووتکەیەکی زۆر زۆر جیاواز لە هەرێمی کوردستان ساز بکەین کە بتوانین گۆڕانکاریەکی ئەرێنی و ئومێد بۆ گەنجی نێو هەرێمی کوردستان بگەڕێنینەوە. بۆ هیوای زۆر خۆشحاڵ بووین میوانی پرۆگرامەکەمان بووی سەرکەوتووی بە هیوای بەردەوامی و نمونەشتان زۆر بێ کاک ئەحمەد. زۆر زۆر سپاس لە کۆتاییدا دەڵێم ئێمە بەتەنها دەتوانین هەوڵ بۆ سەرکەوتن بدەین بەڵام پێکەوە دەتوانین سەرکەوتن بەدەست بێنین. سپاس و پێزانینم بۆ کەناڵی کوردستان بچوار هەیە کە هەمیشە سەکۆیەکی واڵا بووە بۆ ئێمەی گەنجان کە دەچینە هەر شوێنێک بەڕاستی ڕۆڵ و کاریگەریەکی یەکجار باشی بۆ ئێمە هەبووە. نمونەتان زۆر بێ سیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. زۆر سپاس ئێوە شەڕ. بینیمان کە گەنجێک بەو شێوەیە توانیوێتی ئاڵای کوردستان لە وڵاتێکی دیکە بە شانازیەوە بە سەربەرزیەوە هەڵبڕێت و بڵێت کە ئێمە نمونەی پێکەوە ژیانین. ئێمە توانین کە لە هەرێمی کوردستان بە بێ جیاوازی پێشمەرگە بتوانێت بەرگریمان لێ بکات. ئەمە بابەتێک بوو کە میوانەکەشمان باسی کرد کە گەنجان سەرڕایەوەی ئەیانەوێت کۆچ بکەن هەندێکیان ناومێدن بەڵام کۆمەڵێک گەنجی دیکەش هەیە کە ئینشاءالله ئەبنە نمونەی سەدان و هەزارانی دیکەش بۆی کە بتوانن هەمومان بەیەکەوە ئایندەی کوردستان باشتر و گەشاوەتریش بکەین. پرۆگرامی بەیانی 24 هەمیشە لە هەوڵیەوەدایە کە بتوانین زۆرترین بابەت و سەرنجڕاکێشترین بابەت بکەین بۆی کە بەیانیە ئیتر هزر و هۆشمان بە شێوەیەکی زۆر ئەرێنیانە بجۆڵێنین یاخود بتوانین ئەم ڕۆمان لە دوێنێ نەچێت و بێگومان سبەیش باشتر بکەین. ئەمە زۆر جار لە ڕێگەی چیەوە بێ کۆکردنەوەی زانیاریە لە ڕێگەی کۆڵ نەدانە هەوڵدانە. ئێستش هەموو شتی ئاسانە لە بەردەستمانە بە کلیکێک دەتوانین کامە زانیاری بێ هەوڵ تەنها هەوڵدانە هەرەوە نیە بیرۆکەیەک لە مێشکمانە هەبێ و تاڵ پێویستەکە کە لە ڕێگەی و ئامێرە زیرەکەی لە بەردەستمانە ئەو مۆبایلی کە بەکاریەهێنین هەموو ئەوەی کە لە خەیاڵمانایە هەوڵی بۆ بدەین تا بیکەینە ڕاستی. جا زۆر جاریش باسی وا کرێت کە بەکارهێنانی ئامێری زیرەک خەریکە کۆمەڵگە ئالوودە بێت ئەو خراپە بەڵام بە پێچەوانەشەوە بزانین کە یەک دنیاشتی دیکە هەیە یەک دنیا هەوڵی دیکە هەیە کە لە ڕێگەی پێشکەوتن و زانستەوەیە کە لە ڕێگەی ئامێرە زیرەکەکانەوەیە یاخود زۆر جاش لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە کەوێتەوە سەرخۆ چۆن بەکاریهێنیت چۆن بتوانیت سوودی لێوەرگریت وانە بێت تەنها کات کوشتن بێت. بەڵام لەگەڵەوەشدا ناشاردرێتەوە کە هەمووان ئەڵێن خەریکە کۆمەڵگە ئالوودا بێت بە زۆر بەکارهێنانی بە تایبەت توێژێکی دیکەی کۆمەڵگەشی گرتوۆتەوە ئەویش توێژی یاخود بڵێن ئەو کەسانن کە بە ساڵاچوون ئەمە وای کردووە کە کاتەکانی ئەوانیش پیانوە بۆ کە فرامۆش کران بەڵام ئەوانی ژەستا خۆیان ناوەتە تۆڕە کۆمەڵاتیەکان سەیریەکەن بەردەوامن با ئەم پاکێجە ببینی بزانین چۆن هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر بەرفراوان و بە چ شێوازێکیش بەکاریەهێنن. دەست بە تەسبیح سیمایەکی دیاری بە تەمەنەکانە بەڵام خەریکە ئەو نەریتە کۆنەی کوردەواریش کاڵ دەبێتەوە چونکە بە تەمەنەکانیش وا خەریکە ئاوێتەی ئامێرە زیرەکەکان دەبن. بەردەرکی سەرای سلێمانیە شوێنی کۆبوونەوەی بەتەمەنەکانە بەشێکیان سەرقاڵی نووسین و بەشێکیش هەڵپەڕکێ و زۆر بەشیان خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکانن وەک خۆیان دەڵێن
ئامێرە زیرەکەکان بووە بە بەشێک لە ژیان. لەبەر ئەوەی کە جاران خۆشەویستی هەبوو ئەم شتە نەبوو ئەم سۆشیال میدیا شتانە لە گەڕەکەکانە و لە شوێنەکانە کۆوە باسی ژیان و خۆشەویستی و محەبەتیان نەکرد. ئێستا ئەوە نەماوە هەمووی خەریکی ئەم فەیسبووک و شتانەیە. لەگەڵ هەبوونی سیماکۆنەکان لە مەجلیسی بەتەمەنەکان بەڵام وا دەردەکەوێت تێکەڵبوون لەگەڵ ئامێرە زیرەکەکان خەریکە ئەو توێژەی کۆمەڵگەش بەرەو ئالوودەبوون بە ئامێرە زیرەکەکان دەبات. کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان هۆکارە بۆ پەڵکێشکردنی ئەم توێژە بۆ گرنگیدان بە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان. ئەمە قسەی توێژەرێکی کۆمەڵایەتیە. سەر لە شێوایەکی دروست کردووە بۆ نمونە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی کاڵ کردوێتەوە کە بەداخەوە لە ئێستا ئەبینین خۆشی و ناخۆشی هەر بووە بەهۆی لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاوەکرێتەوە. پزیشکان هەستکردنی بەتەمەنەکان بە سربەخۆیی لە ژیان زۆر بە گرنگ وەسف دەکەن چونکە ئەمە یارمەتیان دەدات ئاسوودەتر بژین. بۆیە ئازادبوونیان لە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان بە مەترسی دانانرێت چونکە بە وریاترەوە بەکاری دەهێنن. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. با بڵین پەیامەکە لە پاکێجەکەی ئارام بەختیار دەرکەوت کە کەسانێکیش کە تەمەنێکیان بەڕێ کردووە ئەوانیش حەزیان بە سیرکردنە، حەزیان بۆیە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنن، بەڵام بێگومان ئەوانیش پێیان خۆشش جوانەکان ببینن. بۆیە تا پێمانەکرێ گەر بتوانرێ تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ یاخود هەموو ئامێرە زیرەکانە بێ باشتە جوانەکانی تیاابێت. چونکە هاوکارمان دالیا کەمال بۆچوونی بەشێکی لەو کەسانە وەرگرتو بە تایبەت بە سەڵاتچوان کە لە هاوڵاتی سلێمانین لەبارەی بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە باسێوا کەنەڵێن کە حەزەکەن شتی خۆشی تیاابێ، ئەیانوێ شتی جوان ببینن، نایانەوێ بۆ کات بەسەربردن و کاری خراپە بەکار بهێنرێ. بزانین ڕاوبۆچوونی ئەوان چییە؟ داواکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چی ببینن، چونکە بێگومان ئەوانیش ئێستا هاتوونەتە ناو ئەو دنیایەوە. خۆت ئێستا سۆشیال میدیا بەکارێنی؟ وەکو چی؟ نه بەس بڵای یەکەمەوە لایکیان بۆ گەموتەوە لایکیان بۆ ئەوەی تاجوم هەوێ لایکیان بۆکەم بە زۆری قورئانوانە. تا فەیسبووکە هەیە؟ بەڵێ. پێشتر مناڵەکانە لێ ئاگادارە کردەوە کە فەیسبووک بەکارنێنن؟ پێم وتون ئەرەوەڵا ئەوان جیاوازن لە من، ئەوان گەنجن، من گەنج نیم. بەڵێ. تا چەنە ڕۆژانە سێری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەی ساعتێک تا نیو ساعت، لە نیو ساعت تا ساعتێک. چۆنە پێت؟ وەڵای ڕۆژانە سێری ئەو کۆچبەرە ناکەم و قورئان و ئایەت و حەیدیس وانە. باشە، ئەو بۆچوونەی کە پێشتر هەت بۆ تو تا فەیسبووک باش نییە، تۆڕە کۆمەڵایەتیەکان باش نییە، ئێستا شەروات پێت وایە؟ ئێستش پێم وایە. چۆن خۆت بەکارێنی؟ خۆم بەکارێنی ئەو کۆچبەرانە گوناحن وڵات چۆڵەکەن ئەرەوەڵا بەس بۆ قورئان و ئایەت وانە. حەزەکەی بەکاریان بێنی؟ حەزەکەم بەڵێ. بۆچی حەزەکەی؟ لەبەرەوەی شت ببینم شارزا بم، زانیاریم هەبێ لەبارەی دنیاوە، لەبارەی کۆمەڵەوە، لەبارەی هەموو شتێک. پێشتر بۆچوونی جیاوازە هەبوو لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بە مناڵەکانە بڵێ خراپە و ئێستا دەڵێم خراپە، هەندێکی تایە دەوانێت زۆر خراپ بێت. حەز ناکەم بە دایمەوان پێیان لە سیرێک چیان لێ بکەم. ئەرە وەڵا حەزەکەم خۆشمان بێ. پێشتر لە لای دایک و باوکتەوە پێیان وتووی کە تۆڕی کۆمەڵایەتی بەکارنێنن؟ بەڵێ زۆر جار، بەڵام شتێکە لەگەڵ ژیانمانە تێکەڵ بۆ ناتوانین دەست بەرداری بن و هەمومان هەمانە. ئێستا دایک و باوک تۆڕی کۆمەڵایەتی بەکارێنن؟ ئارەوەڵا ئەوانیشم فێر کرد بە خۆمەوە. چەند سەعات بەکارێنن ئەوان؟ وەڵای ئەو پەڕی سەعاتێ سیرکردنی هەواڵێک ئاوە زیاتر خەریکی ئیشوین نەیشناوەکو ئێمەنین، ئەمە زۆربەی کاتەکان پێمانەوە بەکارێنین.
سپاسەکەم تۆ پێشتر دایک و باوکت پێی و توی کە تۆڕی کۆمەڵایەتی بەکارمێنە ئەو نەخەریکی فەیسبوک مەبە ئاڕواڵە زۆر چۆنن وڵا لەگە وەزعگەر ڕات و نەزان زۆر بەکارێنم ئیتر ئەوان شەوەکو خۆم بەکارێنە بەس ئەوان بە حەدیکی کەمتر پێیان ناڵێتەوە کە ئەوان بەتوان تۆ بەکاری مێنە و خۆیان بەکاری باڕوەڵا زۆر پیانەڵێ تر کە بەخسەش نەگەنسی پێڵیت ئارەوەڵا ئێستا چی بەکارێنن زیاتر لە ناو تۆڕە کۆمەڵایەتی وڵی دایک باوکم بە عەمەر فەیسبوک ئەوش بۆ سێکردنی هەواڵ و ئەم شتانە مامێکیان تۆ تۆڕی کۆمەڵایەتی بەکارێنی بۆ نمونە فەیسبوک بەڵێ ئەی پێشتر مناڵەکانی لێ ئاگادار کردوتەوە کە بەکارینێنن بەڵێ چۆن ئێستا خۆ بەکارێنی بەخوا بۆ خۆم بۆی خۆلی هیچی لێ نازانم مۆبایلیشم پێ نییە لەکوێ بەکارێنی وەڵی مەگە لە ماڵەوە مناڵەکان حەزت لێیەتی بەکاری بێنی بەڵێ بۆچی وەڵی بڵێم بۆچی بۆ خۆشی بۆ ناخۆشی و پێشتر مناڵەکانی لێ ئاگادار کردوتەوە فەقیری ئەمەنێ خۆشی تیابێ داوامە لەوەی خۆشی تیابێ ئەگەنا ئەگە خۆشی تیانە بێ فەقیر داماوە لەکێ داوات ئەوەیە خۆشی تیان وڵی لەو حکم ڕەوانە پێشتر بەتوان تۆڕی کۆمەڵایەتی بەکارمێنە بەس ئێستا ئەوان چۆن بەکارێنن ئەروەڵا دایکم و باوکم خۆیان پێشتر خەتیان نەبوو بەس چونکە ئیتر خەتمان لە ماڵەوە دانا بۆ ئەویشمان کردوتە ئێستا ئەوانیش خۆیان بەکاردەهێنن پێشتر بەتوان تۆ بەکاریمێنە بەڵێ زۆر بە تایبەت شەوان چونکە بەڕاستی تۆڕە کۆمەڵاتەکان زۆر سەرقالتەکە هەر خۆشی وایە چونکە ئەو خاتە درەنگانێکی شەو تر لە 12 شەو ئەڵەن لای بە خراپە بۆ چاوە بخەوە ڕاستی شەکەن چونکە لەبەر مەسلحەتی ئێمەیانە ئەوان ئێستا ڕۆژانە چەند ساعت بەکاریان وڵا ئەو پەڕی 2 بۆ 3 سەعات هەرەونە ناڵێت تۆ بڵێ دایکە باوکە تۆ بە منەوەی تۆ بەکاری مێنە ئێستا خۆت بەکاری وەڵا زۆریان پێڵێمانە بەس ئەوان لە کاتی دەست بەتاڵی ئەگەر ئیشێکیان هەبێنە سەرقاڵی نابێت بۆ چمە بەسێ بەکاریان وڵار بۆ معلومات و زانست و زانیاریە پێشتر بۆ چوونی جیاواز لەسەر بەکارێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان هەبووە بەڵێ بۆ چوونەکان ئەزانی چی تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵین وەکو بڵی لێرە لە کوردستان و عێراقا ئێمە بەکاری هێنین زۆری خەڵک بەکارێنێ نازانێت چۆن بەکاری بێنێتێکی ئەچێت لانی خراپەکەی بەکارێنێ یا مەسەلەن بۆ نمونە فەیسبوک ئەچێت شتی خراپ بڵاوەکات و شتی خراپ بنووسێ تێکی بەڵام تۆگەر بدەوێت دروستانە بەکاری بێنیوانە شێکی باشە تا ئامۆژگاریت بە تایبەتی بۆ گەنجان چییە کە بە چ شێوازەیەک تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنن وڵی ئەزانی چی هەموو شت وەکو خۆی ئەمەیە مدمین نەبن ێستا زۆر کەسێ مدمین بووە لەسەری بڵین وەکو محتاد بووە لەسەر ئەوە تێگی وایە دایمەن یاریەکات وایە دایمەن سەری داژەنیوە بەسەر فەیسبوکەکە هەموو شت ئەم بابەتە پێم خۆشە زیاتر گرنگی پێبین و بزانین هۆکار چییە کە ئێستا زۆر بەکارێنن و هەموو توێژێکی کۆمەڵگەشت بەکارێنێ جاران ئەگەر دایکمان باوکمان برای خوشکێک کەسێک لە خۆ گەورەتر بیوتە دەڕۆڵە بەسە لای بە چاوە کزەکاواکە ئێستا ئەوانیش بینیمان خۆیان وتیان نەمەش بەکارێنین بۆیە سەلام حاجی عومەر کە دەروون ناسە لە دهۆکەوە لەگەڵمانە پرسیاری لێ یەکەین بزانین هۆکار چییە بەیانیت باش کاک سەلام ڕۆژێکی خۆش بەینتان باش بەانی هەموو بینەران باش بیتن زۆر سپاس کاک سەلام بۆ چوونی زۆرێک لە خەڵکمان وەرگرتە بوو لە تەمەنە جیاوازەکان زۆربیان باسی وایانە کرد کە کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان وای کردووە کە ئێمە پەنابەرین بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان لەوێ جیهانێکی دیکە دروستکەین ئایا پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە چه ئاستێکدان و چ کاریگەریەکی هەبووە خراپە پێ دوایە کە ئێستا خەڵک زیاتر لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆیە بینێتەوە یاخودەوەی لە ڕابردوودا هەبوو پەیوەندیەکی ڕاستەوخۆ و ڕوبەڕوو و ژیانی زیاتر پێوە بوو ڕاستی هەر تشتێکی سەردەم بهێتن هەر گۆڕینەکەن هەر پێشکەفتێک بێتن بێتویە هەمی وێڕەبیین هەر توێژێک چ بگرێت دۆن ئەمر بیت بە ساڵە چۆن یان هەر توێژێک ئادی بیتن ئەوجا فەرم بڕخ پێڕەبیینتن پەیوەندیت کۆمەڵاتی وی سەردەمی بارە پتر ئەون کوپڕێکا تۆرن جوواکی
و اوجی اف آمیره گلک خدمت که باش یا همی تویجات کن نخواستمه یا دان عمرا جی پتر تذکرن. بله بەڕێز سەلام هەندێک ساڵا چوان بەردەوام سەیری و تۆڕە کۆمەڵایەتیانەکەن ئەمە پێ دوایە لەبەر فەرامۆشکردنیانە لە پەیوەندیەکی دۆستانە و خۆشەویستیانەی کە هەبووە لە ناو خێزانەکاندا ئێستا ئەوانیش پەرایان بردۆتە بەر ئەوە بەێ ڕاستە ئەوەژ گەلک ئەگەرێکە سەرەکیە چینکی بەرنوکە پەیوەندیت جواکی ئێکسەر هەبوون سەردان بەردەوام هەبوون و خێزانە بۆ خێزانە بوو کەس و کارە بوو هەواڵ و دووستا نوکە نەخواستمەت وان کاودێنێت نوکە هەم تێداژین و ئەف پەتا کوڕنای بەربەڵاوە و سەردانێت ئێکسەر و پەیوەندیت ئێکسەر گێم بووینە لەو ما بەرکەفتێ سەر وان ئامیرت زیرەک و تۆرێت کومەڵاتی ئەوجا گەلێکە فەرەک و بەێ باشە ئایا هیچ لایەنێکی ئەرێنی نییە بەکارهێنانی ئەو ئامێرە زیرەکانە یاخود چونە ناو تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە بەێ گەلێک بفای هەی و زۆر مفاەتت زۆرم تایبەتی بوون دان ئەمرا چینکی ئەف ئامیرێت زیرەک ئاسانکاریە بۆ دان ئەمرا هاتیەکردن بۆ ڕێکا بۆ نمونە پەیوەندیت جواکی و چ بگرە ڕێکا موبایلت نوکەیت زیرەک آن هەر ئامیرێکی آن ئەتەرنێتێک و گەل کەسکارت خوب کەتن دەنگ و ڕنگ ببینیتن ئارێشت خۆ گەل باخەویتن ئاژی بۆ بکارینانە ڕۆژانە بۆ نمونە گوێدانە سترانە و مۆزیکێ و دیتنا وێنێت بیرهاتنێت خۆ هەمی ئەوە گەلک مفاهەیەکی باش گەهینتە دان ئەمران باشە بێگومان بەردەوام ڕەچاوی یاخود چاودێریەوە کرێ داوا کرێ کە بە حەزەرەوە مناڵەکان سێری تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەن لە کاتێکە هیچ فلتەرێکیش نایگرێتەوە ئەمەش کێشەیەکە لە جیهان هەیە پێتان وایە چی بکرێت بۆی کە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە جا بە هەر جۆرێکیەوە بێ فەیسبووکە تویتەرە کە ئێستا زۆر بەربڵاوە ئینستاگرامە ئەمانە هەمویان بێ فلتەر ئەڕۆن ئایا ڕۆڵی خێزان لێرەدا چییە کە بیگەڕێت بۆی کە بتوانێت ڕێگری لە نەوەکانی بکات نەهێڵێت هەرچی شتێکتیاتی بیبینێت یاخود دواتر سەروتر لە خێزان چۆن ئەتوانرێت کۆنتترۆلی ئەمە بکرێت ڕاستی ینی ئەف ئامیرە و هەر ئامیرێکی دوکەیت پێشکەفتی وەک چەکێکی دووسەرە نەخواستمە بوو زاڕووکە تشەی مفا بکاربینی و تشەیژی بوو کارێت نەباش و نەشیا و بکاربینی لەوما ئەوە ئەرکێ خێزانێ و سەمیانت زاڕووکانە و ئاراستەکردنەوان و نیشاداناوان بۆ تشتێت گوێرەی ژێ زاڕووکا بن و ئەو تشت پێتوی مفا ژێوەرگرن وان ببینن نەکو بەنە تشت خەلەت و کارڤدانی سەر کەساتیا بکات و ڕفتارێت بکات ناوجواکی دەکو ئەو تشتێت بوو ژێوان گونجای بن ئەوە بتنێ ببینن هاژێ هەبیت خێزانێ دەی بابا سەمیانت وان نە ئەمە بەرەڵایی بیت و هەر سنێلە بیت ئانزاڕووی بیتن هەر بەرنامەیەک ئەن هەر لاەنێکێت بیت ببینیتن و کارڤدانێت خوا بسەر کەساتیاوی لەو مافەرە ئەرکێ خێزانەیە دەی بابە مامۆستایەک و ئاراستەکردنێکە ڕاست و درست بوو زارۆکە بێتەکردن دانە وارێ بن و بەرەوە بکەوتە تشت خەلەت و دیمۆیکێ تۆشی گەلێک ئاریشا ببن باشە کاک سەلام جاران هەر مەجلیسێک هەبوایە یاخود کۆبوونەوەیکی خێزانی هەبووە گەنجەکان سەریان لەسەر مۆبایلەکان یاخود ئەو ئامێرە زیرەکە بوو کە پێیان بوو بە پێچوانشەوە یەکسەر کەسانی بەتەمەن گەورەکانیانیان و لای بن چەند جار جختیان لێ کردەوە کە لای بن بەڵام ئێستا ئەوان خۆشیان بە هەمان شێو ئالوودەی بوون و بەردەوام لە مەجلیسەکان سەیریەکان پێتانوانی ئەوانیش چاو لە گەنجەکانەکەن یاخود چ هۆکارێکی دیکەیە بەێ ڕاستی دان ئەمرژی ینی کەسانت بە ساڵۆچۆژی وانژی گەلێک پێتڤیا پێ هەی بەس دەمەکی و ئەف ئامیرەت نی بووینە و ئەف گۆڕینە لەس پەیدا بووینە
ئەف ئامیرێت زیرەک لەس هاتنێت گۆراپانێدا لەو ما ئەو هزر نەبووینەوان ئەو شیان نەبووینە و کار بینین gelek şwana لەو ما بێئومێد بوون نەشارەزا بوون کار ئینانە واندا ئەvە jî gelek بوان نەخۆش بوو yani tesîr watketin pêtiviye li ser civakî li ser komelgehê li ser hikûmetê ku delîva birexsînin heta ku xolê rahênanê bû dan emra bênevekirin ku şarazayît divan amîrêt zîrek de hebîtin karînana wan torêt internetê mobaylê dûke gopşênê bizanim kar bînin eger bizanî kar bînin dê gelek mifajê bînin wekî me gotî berînke ku dê بۆ پەیوەندیە بۆ تێکەلیت جوواکی بۆ حتا بۆ ساخەلەمیە وان دێ gelek سانایتر کەویتن ji berî nûke. بەڵێ ئێوە وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی یاخود بڵین دەروونناس ببوورە دەروونناسێک ئەزانن کە کێشەکان چی لە پشتیانەوەیە بە تایبەت کێشە کۆمەڵایەتەکان بێ کێشە خێزانیەکان بێ و هەروەها ئالوودەبوونی گەنجانە ئێستا بە ساڵات چوانیشە ئایا ڕێنمایی ئێوە چیە یاخود هەوڵی ئێوە چیە ڕۆڵی ئێوە چیە لێرەیە کە بتوانن ئەگەر نەشی وەستێنن بە شێوە دروستەکە لە کۆمەڵگەی بگەێنن وەکی جەنابێتە گوتی و ئەف تۆرێت جوواکیت vêgavê berbelav ku bê fîlter têne belavkirin rastî ev e karesateke yani pêtiviye rolê hikûmetê divêrê de hebîtin gelek bername û gelek torêteyn pêtivî hindêne ku ser bête rawestandin yani ser rawestê hikûmet bibînîtin ku ev e karlêkirnewa ya negatif çendil ser reftara ser kesatiya van zaroka û sinêla û em bînin ku rojane tûşî arêşat bin û berê wa nexwasme qutabiya berê waş xandinê kevî pitir wek aledûbûnê ya bû çêbû ser van amîra pêtiviye deybab an xêzan bû va zaroka bû va sinêla kontrolek ser hebîtin ku demekê destşankirî bû diyarken ku wext bête dabeşkirin ne hema berelayî bîtin seranserî an roja hemiyê ve amîra ve xomjîlken karlêkirnê çavê topketin her sal reftarê topketin pêtiviye demê destşankirî bû bêhne diyarkirin ku dva dema da tinê şên û ew tiştê fer guêrey jîwan û kêr wa bêhênêt mifajê bête wergirtin neyet ku reftarê wa pê xerab bin û karlêkirneka negatif ser reftarê wan û paşa roja biketin. بەڕێز سەلام حاجی عومەر وەکو دەرووننا زۆر سوپاس دەکەین سوپاس بۆ زانیاریەکانت سەرچاوان خێربین سەرچاوان بە کۆتایی هێنانی گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز سەلام وەکو دەروونناسێک سەبارەت بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە گشتیش سوشەڵ میدیا و ئەو ئامێرە زیرەکانە لای کەسان یاخود توێژێکی دیکەی کۆمەلگا کۆتایی هێنم بە بەرنامەی ئەم بەیانی 24 بۆ هیوایم ڕۆژێکی خۆشتان هەبێت ماڵاوە.